سڵاوتان لێبێ ئەم جاریش لە ژێرخان بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێی ئابووریەوە هاتوونێتە خزمەتتان. هەواڵەکانی هەفتەی ڕابردوو نەوتی خاوی ئەمبارکراوی بازرگانی ئەمریکا بە ڕێژەی 1.8 ملیۆن بەرمیل دابەزی. بە پێش ماوەی 6 هەفتەیە لەسەر یەک ستۆکی نەوتی خاوی بازرگانی ئەمریکا دابەزین بەخۆ دەبینێت. ئاژانسی وزەی ئەمریکا ئاماژەی بەوەدا کە هەفتەی ڕابردوو نەوتی خاوی ئەمبارکراوی بازرگانی ئەمریکا بە ڕێژەی 1.8 ملیۆن بەرمیل بۆ ئاستی 520.8 ملیۆن بەرمیل دابەزیوە، لە کاتێکدا چاوەڕوانی بازارەکانی نەوت لە ئاستی کەمبوونەوەی 2.4 ملیۆن بەرمیل بووە. هاوکاتی نرخی ستراتیژی ئەمبارکراوی ئەمریکا هەفتەی ڕابردوو بە ڕێژەی 0.7 ملیۆن بەرمیل دابەزینی بەخۆ بینی بۆ 688.1 ملیۆن بەرمیل. بەرهەمهێنانی نەوتی خاوی ئەمریکا بە بەراورد لەگەڵ هەفتەی ڕابردوو ڕۆژانە تێکڕای ناوەندی 9000 بەرمیل کەمی کردووەتەوە بۆ ئاستی 9.3 ملیۆن بەرمیل دابەزیوە. بە پێش لە دوای 12 هەفتە بۆ یەکەم جار بەرهەمهێنانی نەوتی خاوی ئەمریکا دابەزینی بەخۆ بینی. کۆبوونەوەیەکی گرنگی ئۆپیک بەڕێوەیە. پێشبینیەکان بۆ درێژکردنەوەی ڕێکەوتنی کەمکردنەوەی بەرهەم لە نێوان وڵاتانی بەرهەمهێنەری نەوتی ئۆپیک و دەرەوە کۆتایی هەفتە ڕێکۆردێکی باشی بۆ نەوت تۆمار کرد. بە پێی تۆماری بازاڕدارایەکان نرخی نەوتی خاوی برێت $1.10 بەرزبوونەوەی بەخۆ بینی. بەڕێژەی لە سەدا 2.1 گەیشتە $57.61. هاوکات خاوی ئەمریکیش 98 سنت بەهاکەی بەرز بوویەوە و گەیشتە $50.33. هەر بەپێی تۆماری بازاڕدارایەکان لەسەر ئاستی هەفتایی خاوی ئەمریکی لە سەدا 5.2 بەرزبوونەوەی بەخۆ بینی. هاوکات خاوی برێنتیش گەیشتە $5.4 لە سەدای ئەم مانگە 25 مانگە ڕێکخراوی بەرهەمهێنەرانی نەوت لە نێواندیاندا رووسیا بڕیارە کۆبوونەوە و ڕێکەوتنی کەمکردنەوەی ئاسی بەرهەم بە ڕێژەی 1.8 ملیۆن بەرمیل درێژ بکەنەوە تا کۆتایی مانگی ئازاری 2018. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ یەکەم هەنگاوی بۆ دووبارە دەستپێکردنەوەی دانوستانەکانی ڕێکەوتنامەی بازرگانی ئازادی ئەمریکای باکوور نەفتا هاویشت. نوێنەری بازرگانی ترامپ ڕۆبێرت لیتزەر ڕێنمایی فەرمی بۆ دەستپێکردنی دانوستانەکانی ئەو ڕێکەوتنامەیە بۆ کۆنگرێس نارد کە پێش 23 ساڵ لە نێوان ئەمریکا و کەنەدا و مەکسیک واژوو کرابوو. بەپێی یاساکانی ئەمریکا ئیدارەی ترامپ دەبێت لە ماوەی 90 ڕۆژدا لەگەڵ ئەندامانی کۆنگرێس کۆبێتەوە و ستراتیژێک لەبارەی دووبارە دەستپێکردنەوەی دانوستانەکانی ئەو ڕێکەوتنامەیە دیاری بکات. ئەو استراتیژی ئەمریکا لە ڕێکەوتنامەی بازرگانی ئازادی ئەمریکای باکوور دیاری دەکات. گرنگێکی زۆری بۆ بازرگانی گیان هەیە. قەبارەی ڕێکەوتنامەکە بە $1.2 تریلیۆن مەزەندە دەکرێت. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ یەکێک لە بەڵێنەکانی لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا هەڵوەشاندنەوە یاخود دووبارە دەستپێکردنەوەی دانوستانەکانی ئەو ڕێکەوتنامەیە بوو. بەڵێ دەینەوە عێراق. بازرگانانی ئەوروپا دەڵێن لەگەڵ عێراق قسەکردنیان بەردەوامە لەبارەی کڕینی 100,000 تەن برنجی ئەمریکی. ئەو بازرگانانە باسیەوە دەکەن وەزارەتی بازرگانی عێراق کڕیارێکی سەرەکی گیانی برنج و گەنمە بۆ ئەمە بەسەش عێراق لەگەڵ کۆمپانیا بازرگانیەکان قسەی کردووە. کۆمپانیای بازرگانی گیانی کە بارگاکەی لە ئەمریکای خستنە ڕوویکی کردووە بۆ عێراق بە بڕی $587 بۆ هەرتەنێک لەگەڵ تێچوونی تەواو. هاوکات کۆمپانیای بازرگانی کە بارگاکەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خستنە ڕوویکی پێشکەش کردو بۆ هەر هەناردەکردنی 40 بۆ 60,000 تەن بە نرخی $595 بۆ تەنێک برنج لەگەڵ تێچوونی تەواو بۆ عێراق. هەواڵێکی خۆش بۆ جوتیارانی هەرێمی کوردستان. وەزارەتی کوشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان لە چیک واژووکردنی گرێبەستی کردنەوەی کارگەیەکی تراکتۆری لە هەرێم ڕاگەیاند. عەبدوستار مەجید وەزیری کوشتوکاڵ ڕایگەیاند ڕێکەوتنی گرنگمان لەگەڵ کۆمپانیای زیتۆر بۆ دروستکردنی تراکتۆر واژوو کردووە کە ساڵی ڕابردوو یاداشی لێگەشتنمان لەگەڵ واژوو کردمون. ئەمڕۆژ بە ڕەسمی ڕێکەوتنی دووقۆڵیمان لەگەڵیان واژوو کرد.
بە پێڕێکەوتنی ناوەڕۆکی ڕێکەوتنەکە کۆمپانیای زیتار تراکتۆر سەرتا 100 تراکتۆری جۆری زیتۆ دێنێتە هەرێمی کوردستان و بە پاڵپشتی وەزارەتی کوشتوکاڵ بەسەر جوتیاراندا دابەشی دەکات. قۆناغی دووەمی کردنەوەی کارگێکی بەستن تەجمیعی تراکتۆرە لە هەرێمی کوردستان و قۆناغی سێمیش کردنەوەی یەکجارکی کارگەکەیە لە کوردستان کە هەم بۆ جوتیاران زۆر گرنگە هەم دەرفەتی کار بۆ ژمارەی زۆری هەرێمی کوردستان دابین دەکات و کارگەکەش لە سەرەتای ساڵی 2019ەوە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی فەرمی دادەمەزرێت. گرنگترین هەواڵەکانی هەفتەتان پێشکەش کرا. بڕگەی جیاوازە هەواڵمان تایبەت کردووە بە ئابووری ئێران بەو پێی هەڵبژاردنەکانی ئێران دوێنێ بە سەرکەوتنی ڕۆحانی کۆتایی هات. حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران بۆ خولی 12می سەرۆکاتی کۆماری ئیسلامی ئێران هەڵبژێردرایەوە. ئەوەش واتایەوەی ئێران واتە ئابووریەکەی بەرەوکرانەوەیەکی زیاتر ئەڕوات بەڕووی ئابووری جیهانیدا. هەروەک حەسەن ڕۆحانی لەوتاری سەرکەوتن ئاماژەی پێکرد. ئێمە گرافیکمان لەبارەی ئابووری ئێرانەوە ئامادەیە. بەڵێ ئێران سێیەم گەورەترین ئابووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقایە. ژمارەی دانیشتوانی ئێران 78.8 ملیۆن کەسە. کۆی بەرهەمی ناوخۆیی واتە GDP 412.2 میلیارد دۆلارە. ئێران بە سێهەمین گەورەترین ئابووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا دانرێت لە دوای وڵاتی عەرەبستانی سعودی. ئابووری ئێران ئابوورێکی زۆر بەهێزە و هەمیشە کاریگەری لەسەر دەوروبەری خۆی هەیە واتە وڵاتانی دەوروبەری خۆی هەیە چ لە ڕووی هەناردەوە چ لە ڕووی هاوردەوە. ئابووری ئێران پێگاتووە لە کۆمەڵێک کەرت. ئێمە کەرتی هایدرۆکاربۆنیمانەیە واتە نەوت و پێگاتەکانی پاڵاوتن نەوت. دوو کوشتوکاڵ و خزمەتگوزاریەکان کەرتی کوشتوکاڵی ئێران یەکێکە لە کەرتە گرنگەکان. ڕێژەی پشتبەستنی ینی لە دوایەوە ئێو هەموو گەمارۆ یەی لەسەر ئێرانە بوو. ڕێژەی پشتبەستنی ئێران بە کوشتوکاڵ و خزمەتگوزاریەکان توانی ئەو وڵاتە لەسەر پێ بهێڵێتەوە بە جۆرێک بەپێی دوهەمین لێدوانی حەسەن ڕۆحانی لە کات لە میانەی هەڵبژاردنەکاندا ئێران پێچەوانەی وڵاتەکانی دەوروبەری لە سەدا 34 تا لە سەدا 35 پشت بە بەرهەمی نەوتی ئەبەستێک ئێستا گەمارەیەکی زۆری لەسەرە. کەرتی پیشەسازی ئێران کەرتێکی زۆر گرنگە و پشتی پێ ئەبەستێت. ئێران یەکێک لەو سێکتەرە زۆر گرنگانەی کە هەیەی کەرتی نەوتە. کەرتی نەوت و غازی سروشتی. ئێران دووەمین گەورەترین ناوچەی بەرهەمهێنانی غازی سروشتی جیهانەوەتە لە جیهانە لە دوای رووسیا ئێران گەورەترین ناوچەی بەرهەمهێنانی غازی سروشتی جیهانیە. بڕی ئەو غازەی ئەو یەدەگی غازی کە لە ئێران هەیە بڕەکەی 940 تریلیۆن پێسێجایە کە کاتە لە سەدا 15 یەدەکی هەموو غازی جیهان. ئێران چوارەمین گەورەترین یەدەگی نەوتی خاوی جێگیرە. بڕی ئەو یەدەگەی ئێرانەیەتی 157.3 ملیار بەرمیلەواتە ئێران ئەوەندە یەدەگیەیە. ساڵی 2017 بەپێی وتەی بەرپرسانی ئێران ساڵی بوژانەوەی ئێرانە بێت. بەڵێ گەشی ئابووری لە ئێران لە 2017 9.2 بووە. ئەمەش بە بەراورد بە چارەکی یەکەمی 2016 کە 5.2 بووە و لە نیوەی یەکەمی 2016 گەیشتوەتە 7.4. ئەگەر بە پێی ڕیزبەندی بڵێن لە نیوەی یەکەمی لە چارەکی یەکەمی 2016 واتە لە سێمانگی یەکەمی 2016 ئابووری ئێران لە سەدا 5.2 گەشەی کردووە لە سەردەمی ڕوحانیە و لە نیوەی یەکەمە ئەم ئابووریە گەیشتوەتە 7.4 و لە سێمانگی سەرەتای ساڵی 2017 گەیشتوەتە 9.2 واتە بە شێوەیەکی زۆر خێرا ئابووری ئێران لە سەردەمی دکتۆر حەسەن ڕوحانیە گەشەی کردووە. بەڵێ گەشەی کۆی بەرهەمی ناوخۆیی GDP
ئەو بەرهەمە ناوخۆیانی کە نانەوتین واتە پەیوەندیان بە نەوتەوە نیە لە سەدا 0.9 بووە. بێکاری لە ئێرانە لە سەدا 12.7 کە دەکاتە 3.3 ملیۆن کەس واتە 3,300,000 کەس لە ئێرانە بەدەست بێکاریەوە دەناڵێنن. بەشداری کار لە ئێران لە 2016 35.4 بواتە ڕێژەی زیادبوونی کار لە ئێرانە 2016 35.4 بوو، بەڵام بۆ 2017 بەرز بووەتەوە بۆ 40.4 واتە بەشداری خەڵک کارکردنی خەڵک بەشداری کار خەڵک لە کەرتە جیاوازەکانی ئابوووریە بەرز بووەتەوە بۆ 40.4. ئەمەش پێچەوانەیە لەگەڵ بەرزی ڕێژی بێکاری لە ئێرانە کە 3.3 ملیۆن کەس بێکار هەیە. چاکسازی ئابووری لە ئێران لە سەردەمی دکتۆر حەسەن ڕوحانیە ئێران کرانەوەیکی زۆر باشی بینی بە ڕووی گیانە و چاکسازیەکیان هەیە. چاکسازیەکیان ئێعلان کردووە لە ئێران پێوترێت چاکسازی پێوتە ئابووری مقاومەتی کە زۆرترینی پشتبەستنە بە بەرهەمی ناوخۆیی و کەمترینی پشتبەستنە بە کەلوپەلی هاوردەیە ئابووری وڵاتانی تر یاخود پشتبەستن بە تاکسەرچاوە کە ئێستا لە هەرێمی کوردستانە گەورەترین گرفتی ئێمە پشتبەستنە بە بەرهەمی تاکسەرچاوە لە سەدا 80 بەرەو ژووری بەرهەمی ناوخۆیی ئێمە واتە داهاتمان لە نەوتەوە دەسێ، بەڵام ئێران ئێوێ ئەم مەرحەلەیە تێپەڕ بکە زیاتر ئابووریەکەی بەهێزکە. چاکسازی ئابووری لە ئێران ئابووری بەرگری پێوترێ لە 2016 بۆ 2020 دەست پێکە واتە بۆ ماوەی 4 ساڵەکانێ. لەم گرنگترین خاڵەکان ئێمە ئەم ئابووری بەرگریە گەشەپێدانی ئابووری نەرم و توانای گۆڕانکاریە بێ ئەیانەوێ ئابووری ئێران بە جۆرێک لە جۆرەکان نەرمکەن کە توانای گەشەپێدان و گۆڕانکاری هەبێت. دوو ئێران ئەوێ گەشەپێدانی زانستی بکات لە تەکنەلۆژیایە واتە بایەخی زیاتر بە تەکنەلۆژیا بدا. بەڵێ ئێران لە هەمان کادا لەم پلانی کە یەتی تا 2020 ئەوێ گەشەپێدانی ڕۆشنبیری ئابووری واتە ئاستی گەشەپێدانی ڕۆشنبیری ئابووری بەرزکاتەوە. ئێران ئامانجێتی تا ساڵی 2020 گەشەپێدانی ساڵانەی بەرهەمی ناوخۆیی بکاتە لە سەدا ژواتە گەشەپێدانی ئابووری بکاتە لە سەدا 8. هاوکاتی ئەمانش چاکسازی لە دامودەستگاکانی بکە کە دامودەستگا دەوڵەتیەکان و هاوکات بانک و دارایی ئێران زۆر بایەق بە کەرتی بانک و دارایی ئەکات. لە هەموو ئەمانش گرنگتر ئێران ئێستا گەورەترین کێشەی ئەوەیە پشتنی کەرتی نەوتی ئێران بەهۆی ئەو گەمارۆیانەی لەسەرەتی ناتوانێت گەشەی پێبدا. ئێستا ئێران ئەوێت کەرتی نەوت بە تایبەتی بکە سەرنجی کۆمپانیەکان بۆ خۆی ڕاکێشێ بۆ ئەوەی بتوانێت لە ڕێگەی هێنانی کۆمپانیای بیانی لە ڕێگەی بە تایبەتیکردنی کەرتی نەوتەوە بتوانێت بژانەوە لە کەرتی نەوتدا بکات. بەڵێ ئەوەی جێگەی سەرنجە بینەرانی بەڕێت کارنامەی دکتۆر حەسەن ڕوحانیە ئەو لە دوا پەیامیدا باسی ئەوەی کرد ئابووری ئێران زۆرترین کرانەوە بەڕووی خۆیان ئەبینێت لە سەردەمی ئەوە و بۆ 4 ساڵی ئایندەش کە ئەمڕۆ بە تەواوەتی ئیعلان کرا کە دکتۆر حەسەن ڕوحانی سەرۆکۆماری خولی 12هەمی ئێرانە ئەتوانێت ئابووریەکەی زیاتر گەشە پێبدا زیاتر بەڕووی ئێرانە بیکاتەوە. ئەمەش واتای ئەوەی ئێران ئەوێ 140 ملیار دۆلار وەبەرهێنانی بیانی بێنێتە ناو وڵاتەکەی لەگەڵ ئەم گرافیکانەی باسمان کرد. بەڵێ تەوەری ئەم جارەمان تایبەت کردووە بە زیادبوونی کارگەکانی جگەرە و مەشروب لە هەرێمی کوردستانە. ئێمە ئەبینین کارگەکانی جگەرە و مەشروب لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی زۆر ینی لە ساڵ 2017 گەشەیان کردووە واتە زیاد بوون. ئەمەش واتای ئەوەیە لە هەرێمی کوردستانە خواز لەسەر بەرهێنانی جگەرە زۆر بووە. ئێمە لە ڕووی ئابووریەوە هەڵسەنگاندن بۆ ئەم پرسە ئەەکەین بە بەشداری زۆر بەڕێز دکتۆر خالید حەیدەر ئابووریناس. بەڵام پێشەکی گرافیکێکمان هەیە پێش ئەوەی بچینە لای بەڕێزیان گرافیکێکمان هەیە لەسەر کارگەکانی بەرهێنانی جگەرە و مەشروب لە هەرێمی کوردستانە دواتر شرۆڤی ئەو بابەتە لەگەڵ بەڕێزیانەکەین.
لە هەرێمی کوردستانە کۆی ئەو کارگانەی مەشروب و جگەرە ئەوانەی فەرمین کە لەلایەن یەکەی پیشەسازی وەزارەتی بازرگانی زائیدەن دەستەی وەبەرهێنانەوە مۆڵەتیان پێدراوە 7 دانەیە. لە سلێمانی 2 کارگەی جگەرەمان هەیە لە ماوەی ئەم ساڵا کارگەیەکیان کراوەتەوە تا ئێستا ینی 2 کارگەیان لە دەرێنانی مۆڵەتان. لە هەولێر بە هەمان شێوە 2 کارگەمانەیە کارگەیەکی هەیە هاوکات بەنیازە کارگەیەکی دیکە بکرێتەوە و کارگەی مەشروب 3 دانەمانەیە ئێستا لە هەرێمی کوردستانە کارگەی مەشروب 3 دانە هەیە هەرچێکیان لە ئاستی بەرهەمهێناندا ئەمانە کۆی ئەو کارگانە بوون کە کارگەی مەشروب و جگەرن لە هەرێمی کوردستانە. من میوانداری زۆر بەڕێز دکتۆر خالد حەیدەر ئابووری ناسم کردووە. کاکتۆر زۆر بەخێر بێی بۆ بەرنامەکەم. پێم خۆشە سەرەتا تێبینی چیە لەسەر زۆربوونی کارگەکانی مەشروب و جگەرە لە هەرێمی کوردستان ئەگەر زۆر سپاسانەکەم بەناوی خۆی بەخشندەی مهرەبان خۆی بە تەکید ئێمە ئەگەر زانستیانە وەکو لایەنی زانستی ئابووری بیر بکەن و لە بابەتەکە دامەزراندنی هەر کارگەیەک ئەبێتەوەی کە هەلی کارکردن بڕەخسێنرێت بۆ چەند کەسێک بە تایبەت ئەو کارگانی کە بەڕێستان باسی ئەەکەنەمانە بە تاکی دیارە کۆمەڵێک قۆناغی بەرهێنانی تایە کۆمەڵێک بریتە لە کۆمەڵێک قۆناغ دوا بە دوای یەکەوە تا ئەگاتەوەی کە بابەتەکە حازر بکرێت بفرۆشترێت لە بازار. ئەمە معنی ئەوەیە تۆ جەنابەت لێرە لەگەڵ هەموو هێڵێکی بەرهێنان لەگەڵ هەر هێڵێکی بەرهێنان چەند قۆناغت هەبوو تۆ بەڕێزت ئەوەندە خەڵک خەیتە کار. ئەمە خاڵی یەکەم. خاڵێکی تر هەیە تاوان ئەمە واتە خاڵە باسی خاڵە ئەرێنیەکان ئیجابیەکان باڵێ. خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە لەگەڵ دامەزراندنی هەر کارگەیەک بەشێک لەو بابەتانەی کە لە دەرەوە بۆمان دێت لێرە چی ئەکرێت هاوردەکردن کەم ئەکرێتەوە. یەکێک لە پەیوەرە ئابوووریەکان بۆ هەڵسەنگاندنی پرۆژە پێشوەخت ئەوەیە کە دەربکەوێ کە ئێمە سەتا چەند هاوردەکردن لە دەرەوە کەم ئەکرێتەوە واتە لێرە ئەو هاوردەکردنەکە کەم ئەکرێتەوە چەند خاڵێکی ئەرێنی تایە ئەمەش ئەوە یەکێکی لەوانەیە کە تۆ بەڕێزت ئەو دۆلارە کە ئەنێردرێت بۆ دەرەوە بۆ هاوردەکردنی شتومەک و بەتابەت ئێوەی بەڕێز کە باسی بابەتی بەکاربردن یاخود ئستێلاکیەکەن ئەمە معنی ئەوەیە کە تۆ بەڕێزت لە ناوخۆ ئەمە بەرهەمهێنرێت و ئەو دۆلارە ئیتر ئەتوانین ئاراستەی بوارەکانی تر بکەین ئەچێتە سووڕی ئابووریەوە. بەڵێ بەرهەمهێنان و بەرهێنان و بەرهەمهێنان. خاڵێکی تر ئەوەیە کە تۆ جەنابەت وەکوتمان تۆ بەڕێزت بەرهەمی ناوخۆیە خەیتە ناو بازار ئیتر لێرە مەبەستم باسی جگەرەکە ناکەین ئەمە قۆناغی یەکەم باسی جگەرەکە ناکەین بەگشتی باسی بەرهەمهێنانەکەەوە کارگەیەکی ناوخۆی یەکەین. ئەنجا لەگەڵ ئەوەشا تۆ جەنابەت وەکوتمان تۆ بەڕێزت لێرە کە داهات موچە دابینێکە بۆ چەند کرێکارێک چەند فەرمانبەرێک چەند کەسێک کە بێکار بوون پێشتر ئەمە مانایەوەی کە تۆ بەڕزت لێرە بژێوی ژیان بۆ ئەو خێزانانە دابینەکەیت ئاستی هەژاری و ئەو کەسانێک کە ئێستا بەهۆی نەناردنی بوجەوە لە لایەنی حکوومەتی بەغاوە و لە هەمان کات ئەوەیە کە نرخی نەودا بەزیوە ئاسی ئەو کەسانێک کە ئێستا ئاسی بژێویان چۆتە ژێر هێڵی هەژاری ئەمە دیسان جارێکی تر ئەکەوێتە ینی سەر ئەکەوێت لە هێڵی هەژاری و بەرزەبێتەوە. هێڵی هەژاریش بۆ زانیاری بەڕێستەم بریتێرە و کەسانەی کە ناتوانن بژێوی ڕۆژانەی خۆیان دابین بکەن واتە تۆ جەنابەت لێرە لاگەڵ دامەزراندنی کارگا بەگشتی ئەوەندە خاڵی ئەرێنی تایە. ئەنجا بابێنە سەر خاڵە نەرێنیەکانی ئەم بابەتانە کە تۆ جەنابەت لێرە یعنی بە تایبەت ئەگەر باسی جگەرەکێشان و بابەتانە بکەین لێرە باس لەوە ئەکرێت ڕێکخراوی تەندروستنی و دەوڵەتی باس لەوەکە و کەسانێک کە جگەرە کێشن تقریبان بە بەردەوامی 8.4 تقریبان 8.5 ساڵ لە تەمەنیان کەمە بکورتە بێتەوە توانای ئیمکانیەتی بەرهەمهێنانیان ئەگەر کەسانێکی ئینتاجی بن و بەرهەمهێنان بن بەرهەمهێن بن ئەو توانە ئیمکانێتانە نامێنێ وەکو ئینی خۆی جگەلەوەی کە یەک ئامارێکی سێر بخەمە بەردەستی جەنابتان ئەوەیە کە 180 ئەو کەسانەی کە جگەرەکێشن لە وڵاتانی کەم دەرامەت و کەم داهاتن بە بەراوردکردن بەو کەسانێکە بەو دەوڵاتانێک کە ئاسی داهاتیان بەرزە یاخودەوەی کە لە زانستی ئابووری پیانەوەترێت دەخلن مرتفع. ئەنجا لەگەڵ ئەوە شاسێرەکەی جەنابەت با بڵێن ئەم ڕێژەیە کە لە ئەو کەسانێک کە لە ژێر
با بڵێن لە داهاتی وتمان داهاتی نزمە یاخود وڵاتەکان ئاسیان نزمە یاخود ناوەندە ئەمانە خودی ئەمانە بژێوی ڕۆژانەیان بە ئاسایی دابین ناکرێ کە بەراورد کراوەتەوە لەو لێ کۆڵینەوە لە ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی دەرکەوتووە کە ئەو کەسانی کە پارە خەرجەکەن بە داهاتی نزمەوە لەسەر جگەرە زۆر زیاترە لەو کەسانەی کە لە وڵاتە پێشکەوتوەکان و داهاتە بەرزەکان پارە خەرجەکان ئەمەش بە تاکید ئەمەش هێمایکی پرسیار خۆت هینی سێر تعجب دانراوە لەسەر ئەمە کە چۆن تۆ لەو شوێنانە لە وڵاتانە داهاتیان نزمە یاخود ناوەندە بە بەراوردکردن بەوانەکە دەوڵەمەندن بەڵام لەگەڵ ئەوەشە پارێکی زیاتر خەرجەکرێ لەسەر ئەم بابەتە. کاک تۆرەگەر تێبینی کەین بوون من لە شارێکی و سلێمانیە ئێمە یەک کارگەیجگارەمانە بوو کە هی سەردەمی 60ەکان و 70ەکان بوو لە سەردەمی ڕژێمی پێشوایانی دامەزرا بوو لە کارکەوت بوو. ینی کردنەوەی زیاد بوونکردنەوەی دوو کارگە لە سلێمانیە کە ئێستا کارگەیەکیان بە تەواوی کارەکات ئەم زیادبوونە لە ئاستی بەرەوێنانی جگەرەیە ینی چی لە ڕووی ئابووری چ لە گدانەوەیکی بۆکرێ خۆی طبعا جنابتەن باش ئەزان ئێمە لە ڕەشنووسی دەستورمان باس لەوە کرێ ئابوووریەکەمان ئابووری ئازادە واتە هێزی خواست و خستنە ڕوو ئیدارەی ئینەکەمان بۆ ئەکە و هاوسەنگی یاخود هەوڵدان بۆ هاوسەنگی لە نێوان ئەو دوانە ئامانجی هەرێمی کوردستانە بەگشتی اینجا ئەم بابەتە پەیوەست و ڕەبط بکەنەوە بە پرسیارەکەی جەنابتان ئەوەیە کە تۆ بەڕێزت بە لەوانەیە بە تاڕادەیەک بتوانانی بە ئاسایی ڕێگیری بکەیت لە خواست لەسەر جگەرە یاخود خواست لەسەر ئەو نانەی کۆولیەن یاخود مەشروباتی کحولی و بابەتانە خواردنەوە لە ڕێگەی ئەوە کە تۆ جەنابەت ڕسومی گومرگی بخەیتە سەر ئەو بابەتانە لە لێکۆڵینەوەیەک لە وڵاتی مەسر دەرکەوتووە ئەڵێ ئەگەر نزیکە $1 بخرێتە سەر هاوردەکردنی جگەرە لە هەر وڵاتێک نزیکە 600,000 کەس سەیری ئەم ڕقەمە بکە جەنابەت 600,000 کەس لە مردنی پێشوەخت وەفات مبەکرە کەمە بێتەوە یعنی ئەو حاڵەتانە کەمە بێتەوە واتە تۆ جەنابەت لێرە ئەگەر بتوانی ئەو بابەتە بکەی و ڕسوم و گومرگی بخەیتە سەر جگەرە و لێرە دوو ئامانج تۆ جەنابەت دوو ئامانجەکەیتی دوو ئامانج یەکەم ئەوەیە کە تۆ بەڕێزت ئەوەت کرد ئەوەی کە ڕێگریەکە لەوەی کە کەسانێکی با بڵین ینی تەندروستی ئاسایی تەندروستی ئاینیان هەبێت ڕێگریەکە لەوەی کە پێشوەخت بمرن پێش نی خۆیان و لە هەمان کات ئامانجی دوومەوەی کە تۆ جەنابەت لە سەپاندنی ڕسومی گومرگی داهاتی حکوومەتەکەت زیادەکەی بۆ لەبەرەوەی ڕسومی گومرگیەک لە سەرچاوەکانی داهاتە بەڵام لاینی دووەمی بابەتەکە کە لە بازار بریتە لە خواست بریتە لە خستنە ڕوو ببوورە خستنە ڕووەکە تۆ جەنابەت ناتوانانی بە ئاسایی ڕێگری لێ بکەیت بۆ لەبەرەوەی ینی بە نمونە ڕێگەدان بە دامەزراندنی کارگەی وایە ئەوەیە کە تۆ بەڕێزت لە ژیاوی لە ناو دۆخێکی جەنابتەن ئەزان ناسراوە بە جیهانگیری واتە ئەولەمە هەموو جیهان هەموو لە ڕێکابەری و منافەسەکردنە واتە ئەو وڵاتانە کە بابەتەکان یانە خەنە ڕوو لە وڵاتەکەی ئێمە لە هەرێمی کوردستان ئێمەش بۆ نمونە بۆمان هەیە منافەسی ئەوانە بکەین واتە تۆ جەنابەت لێرە تەنانەت لێرە باس لە کۆمەڵێک کۆمپانیا ئەکرێت لە بواری جگەرە و لە بواری هینی خواردنەوە ئەوانەیە بە مەلایینی دۆلارات ساڵانە لەسەر ڕێکلامکردن و بۆەوەی تەنها بۆ ئەوەی شت بخەنە ڕوو و خەڵک شتەکانیان لێ بکڕە ئامادەن ئەو بڕەپارەی خەرج بکەن واتە تۆ جەنابەت لەناو ئەم دۆخە ناتوانانی بە ئاسایی ڕێگە بگری لە ئەم بابەتە بۆیە لە ڕووی ئابووری و تەندروستە ئەم زیاد بوونە ئەگەر تۆ جەنابەت نەموتوتم ئاخر تۆ بەڕێزت لێرە کۆمەڵێک شت هەیە کۆمەڵێک گۆڕاو هەیە کاریگەریان هەیە لەسەر بابەتەکە تۆ جەنابەت ئەگەر کارگا دانەمەزرێنی لەگەڵ ئەوەی کە ئێمە با بزەنین بابەتی ینی جگەرەکە هەندێک لە بەڕێزان لە زاناکان لە بواری ئاینی ئیسلامی پیرۆز باس لەوە ئەکەن ئەچێتە بواری ئەوەی کە ئینسان خۆی ئەکوژێت لەگەڵ ڕێزم یعنی بۆ چون ئێمە باسی لاینە زانستی و ئابووریەکە ئەکەین بۆ ئەوەی بەڕێز لێرە تۆ جەنابەت لەگەڵ ئەوەشە تۆ ناتوانانی بەڕێزت لەناو ئەم هەموو ڕێکابەری ئەو منافسەیە ڕێگە بگریرەوەی کە کارگەیەک دابمەزرێ بۆ لەبەر تۆ جەنابەت ڕێگەت کرد لە گرت لە کارگەیەک دابمەزرێ لە دەرەوە هاوردەیەکەی واتە باشتر وایە زانستەکە هەر هەیە زانستیانە ئەگەر ببووری جەنابەت وەکو لاینی ئابووری تۆ جەنابەت کۆمەڵێک هەلی کار بخیتە بازار بڕەخسێنی باشتر لەوەی کە تۆ بەڕێزت لە دەرەوە هاوردەی شتەکە بکەیت با ڕەچاوکردنی ئەوەی کە ئەو کەسانەی کە ئاماژەم پێدا لە خزمەتی جەنابتان تۆ بەڕێزت لێرە تەمەنی چەند کەس کورد ئەبێتەوە چەند کەس وەفات ئەکات چەند کەس پێویستی بە چارەسەرکردنی ژێرپەنجە و بابەتانە جەنابتان بە تاکید بیسووتانە ئەمانە هەمووی ئەگەر تێچوونی ئەمانە هەمووی بەراورد بکرێتەوە
بەوەی کە تۆ جەنابەت هەلەکارەکە ئەو کەسانە گشتی ئەو کەسانە چەند پارەیان دەست ئەکەوێ بە ئاسایی بۆمان دەرەکەوێ ئایا سوودیە یان سوودینیان بەسکاک تۆ من ئەوەی بخۆم بە دوواداچوونم بۆم پرسە کردووە ئەوە ینی ڕێژی ینی باجی گومرگی لەسەر جگەرە زۆر زیاد بووە تایبەتی و تاریفە گومرگی عراق لەسەری سەپان و هەرێمی کوردستان لە 100% جێبەجێیەکە دوای طبعا دوای قسەشە فەرمووی جەنابتان دوای ئەوەی کە یاسایەکی تایبەت بۆ بە قەدەغەکردنی جگەرە کێشان لە 2012 بزانن دەربڵ تاریفەیەکی گومرگی زۆریان لەسەر سەپانەوە بازرگانەکان لە دەرەوەی هێنن زۆر گران لەسەر یانەکە بۆی ناچار ینی بەم جۆرە بەراوردی ینی مامەڵە لەگەڵ ینی بەرهەم بێن لێرە کەمتر لە سریانەکەوێ کە بیخەنە بازارەکانەوە تەنانەت بۆ خوارد و ناوەڕاستی عراقیش ئەینێرن ئەمە ینی لە ڕووی ئابووری لەگدانەوەی چۆنە بێ ینی ئایا دروستە خۆی وەکووتمان ینی تۆ جەنابەت لێرە بنەمایەکی ئابووری ینی هەیە زانستی ئابووری کە تۆ جەنابەت زۆر ڕاست و دروستە ڕسومی گومرگی بخەیتە سەر جگەرە بۆ لێرە تۆ بەڕێزت یەکەم ئەوەیە کە ڕێگە ئەگری لە هاوردەکردنی ئەم بابەتە واتە ئەم شمەکە بخرێتە بازار بە نرخی ئاسایی ناخرێتە بازار بۆی هەموو کەس نەتوانێت ئەم بابەتە بکڕێت بۆ لەبەرەوە تۆ جەنابەت لەبەرەوە من بچم پاکەتێک بکڕم بە نمونە بە 1500 با بچم پەنیر یاخود هێلکە یاخود کۆمەڵێک شتیتر بکڕم کە سوودی هەیە بۆ خۆم و بۆ خێزانم لێرە ئەوە خاڵێکی زۆر گرنگە دووەم تۆ جەنابەت لێرە سەرچاوەیەکی زۆر گرنگە بۆ داهاتی حکوومەت جگە لە باج یعنی ئەگەر لە کاتی ئاسایی باج گرنگترین سەرچاوە بۆ داهاتی حکوومەت هەر حکوومەتێک بێ دوای ڕسومی گومرگی هەیە ئەمانە هەمووی چین جگەلەوەی کە تۆ جەنابەت لێرە لەگەڵ ڕسومی گومرگی و ڕێگەنەدان بە هاتنە یاخود هاوردەکردنی ئەو بابەتانە بە ئاسایی لەگەڵ ئەوەی کە باسمان کرد بۆ تەندروستی خراپە تۆ جەنابەت کە نرخی ئەو بابەتە گران بوو کردت بە 1500 و بە 2000 ئەگەر بابەتێکی هاوشەیەوە خۆمان هەبێت بەرهەم بهێنرێت بە 1000 دینار ئەگەر ملاحەزەیەوە بکەیت دقەتەوە بکەیت جەنابەت من ئەڵێم بابەت واتە بەس تەنها باسی جگەرە ناکەم وەک بۆ لەبەرەوەی باسی خاڵە نەرێنیەکانمان کرد لێرە تۆ جەنابەت ئەم بابەتە کە ئەخرێتە ڕوو بە نرخێکی گونجاو بە بەراوردکردن بەوەی هاوردە کرێت لە دەرەوە سەرکی جەنابەت هاوڵاتی پشتگیری بەرهەمی ناوخۆیە کات وەشتەکەمان لێ ئەکڕێت و کۆمەڵی خەڵکیشی شەکەن اینجا ئەگەر بێنە سەر جگەرەکە هەمان بابەتی زانستیانەیە بە ڕەچاوکردنی خاڵە نەرێنیەکان کاکتۆر خۆت زانیانی جگەرەیانی لە هەموو وڵاتەکان بازرگانێکی منبوزە ینی دەموچاو تاڵە باشە بەڵام بە ناچاری ینی وڵاتان مامەڵی لەگەڵاکەن لە هەرێمی کوردستانە پێت وایە دروست مامەڵە لەگەڵ ئەم بابەتەیە کراوە وەڵام من لەخوا بەزێت بخۆم جگەرە ناکێشم ئەوە حاڵەتێکی زۆر گرنگە نازانم ینی خۆی ئەو بڕێکە هاوردە ئەکرێت بۆ عێراق بەگشتی عێراق وابزانم یەکێک لە وڵاتە هەرە گەورەکانە لە هاوردەکردنی جگەرە لە ئاستی جیهان نەک بەس لە ئاستی وڵاتە عەرەبیەکان و هەرێمی کوردستانیش تا ئێستا تام دەقەیەکو بەشێک لە عێراق بەشێکە لەوینە و وابزانم دوا لێکۆڵینەوە لە عێراق کراوە 7,500,000 کەس جگەرای کێشێ تقریبا 900,000 بۆ 1 ملیۆنی هەرێمی کوردستان ئەگرێتەوە واتە تۆ جەنابەت لێرە بۆ ئەو کەسانێک کە بەکاربەرن لە زانستی ئابووری ئەبێ پێداویستیەکانیان بۆ دابین بکەیت ئیتر حکوومەت ئێکیان کەرتی تایبەتەکە وەکوتمان لە سەرەتاوە حکوومەت کە ڕێگەی داوە بە کەرتی تایبەت بێتە پێشەوە لەو بوارە ئیش بکات و ئەوەی کە فەرمووتان جەنابتان دامەزراندنی ئەوەندە کارگە لە سلێمانی ئەوانە ئەمە معنەیە ئەوەی کە ڕێگە دراوە بە کەرتی تایبەت بێتە پێشەوە لەگەڵ ئەوەی کە ڕێگەش دراوە بە چی بکەین بە هاوردە بکەین اینجا ئێمە کە ناچارین شتەکە هاوردە بکەین وەکو بەڕێزت فەرمووت ئەبێ بە زانستیانە تەعامل لەگەڵ بابەتەکە بکەین ڕسمی گومرگی زۆرە خەمە سەر بۆ ئەوەی هەموو کەسێک نەتوانێت ئەم بابەتە بکڕێ ئێستا لەوانەیە بینەرە بەڕێزەکان پێیان ناخۆش بێ من ئەم قسەیەکەم بەس بابەتێکی زانستیانەیە دڵنیام لە ڕووی زانستیەوە قسەی لەسەر ڕووی زانستیە و حکوومەت ئەو پارێکە دەستی ئەکەوێ با ئەمەش باس بکەین ئەبێ بە شەفافیانە ئەو پارەیە خەرج بکرێت لە بواری گونجاوی خۆی پێت وایە چۆن مامەڵی لەگەڵا بکرێت بە تایبەتیکردنەوەی زۆربوونی ئەم کارگانە حکوومەت لە ڕووی ئابووری و چۆن مامەڵەیان لەگەڵا بکە باشە بەڵێ خۆی بە تاکید لێرە تۆ جەنابەت ینی یەکەم با بزانین ژمارەی ئەو کەسانە کە جگەرای کێشن چەنە بۆ ئێمە بزانین توانای ئیمکانیەتی بەرەمهێنانی خۆمان چەند لە ناو وڵاتەکەمان ئەوە یەک دوو ئەگەر زانیمان بنمونە بە ئیمکانیەت و توانای خۆمان بەرەمهێنان پڕ ئەکرێتەوە ئیتر پێویست ناکە تۆ جەنابەت ئەوەندە شت لە دەرەوە هاوردە بکەیت یاخود ئەگەر هاوردەیەکەی نرخێکی زۆر بخەسەر بۆ ئەو کەسانێک کە هاوردەیەکان بە ئاسایی نەتوانن هاوردی بکەن یەکەم و داهاتێکیشمان دەسەکەوێت بۆ حکوومەت ئەوە خاڵێکی زۆر گرنگە لەگەڵ ئەوەشەیە تۆ ئەتوانی جەنابەت لەگەڵ ئەم کارگەی
جگەرە کێشانە بنمونەت و ئەتوانی جەنابەت بزان لا بەپێی تەکنۆلۆژی پێشکەوتەوەی کە ئێمە بیستمانە کۆمەڵێک جگەرە کۆمەڵێکین هاتووەتە دیوە خراوەتە بازار کە خودی ئەو جگەرە کێشی وردەوات لەکە جگەرە کێشانەکە کەم ببێتەوە معنای ئەوەیە کە تۆ جەنابەت لێرە کەوتیتە خاڵێکە دوو ڕێگەیە ئایا ڕێگە بدەیت با کە ڕێگە دراوە تا ئێستا بە دامەزراندنی کارگەی خوا لەگەڵ ئەوەی کە تۆ جەنابەت ئەزانی کاریگەری نەرێنی هەیە لەسەر تەندروستی ئینسان و لە هەمان کاتیش تۆ جەنابەت ڕێگەیەکی ترە بۆ ئەوەی پێداویستەکانی ناخۆ پڕ بکەیتەوە نەیەڵی هاوردە بکرێت لە دەرەوە تۆ تا چەند گرنگە بە ڕێژەی پێویست باجی ئەم کرێتە سەرم کارگانە من تەسەوڕەکەم نەک باج ئەوەی کە ئەفەرمووی جەنابەت پێوتری ڕسمی گومڕوگی لەبەرەوەی باجی ئەوەی کە ینی ئەم بازرگانیە ینی بە شێوەیەک بەربڵاو نەبێت کە ینی بەڵێ من لەگەڵ ئەوەم کە ئێمە با بزانین توانای ئیمکانیەتی خۆمان چەند لە بەرم هێنان و ئەو نرخە تێچوو یەکەکە بریتە لە چەند بنمونە ئەگەر 1000 دینار بێەوە بفرۆشێت بە 1250 با ئەوەی کە لە دەرەوە بۆمان دێت بە 1500 بە یاخود 2000 دینار بێت ئەمە لێرە چیەکەی تۆ جەنابەت لێرە بەرهەمەکەی خۆتە خەیتە ڕوو و لە هەمان کات ڕێگە ئەگرین هاوردەکردنی ئەو بابەتەنە لە دەرەوە لەگەڵ ئەوە شایمە ئەبێ هەر لە بیرمان بێ کە ساڵانە ئەوەندە کەس ئەمرێ بەهۆی جگەرەوە ساڵانە ئەوەندە کەس تووشی ینی هین با بڵێن لاوازی ئەبێ لە توانێت بەرەمهێنانە و بابەتەن ئەمانە شەبێ ڕچاو بکرێت بەڵام لەگەڵ ئەوەشا باوا بڵێن وەکو زانستیانە ئەگەر ئینتاجی خۆمانمان هەبێت باشتر لەوەی کە هاوردی بکەین لە دەرەوەی وڵات. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر خالد حەیدەر ئابڕیناس بەدڵنیایەوە زۆر جوانشیت کردەوە بابەتەکە هەموو ئەمان ناونە ئەوەی کە بڵین جگەرە شتێکی باشە نەبەتەکیت زۆر سپاس بۆ بەڕێستان کە بەشدار بوون لە بەرنامەکەم. نرخی دۆلار لە بازاڕەکانی هەرێمی کوردستان سەرەتای هەفتەی داهاتوو بە پێی دەرخستەی هەفتە لە بازاڕەکەی کوردستانە بە 125 و 500 دینار دەستی پێکرد و بە 125,350 دینار بازاڕی بەجێهێش لە کۆتایی هەفتەدا. ئێمە دەرخستەی هەفتەیمان ئامادەیە. بەڵێ ڕۆژی شەممە نرخی دۆلار لە بازاڕەکانی کوردستان بە 125,450 دینار بووە. ڕۆژی یەکشەممە نرخی 100 دلار 125,450 دینار بووە بە هەمان شێوە پارێزگاری لە نرخی خۆی کردووە. نرخی بانکی ناوەندی 1190 دینار بوو بۆ دۆلارێک. بانکی ناوەندی ڕۆژی یەکشەممە خستنە ڕووی دۆلاری هەبوو بە بڕی 154,656,682 دلار. ڕۆژی دووشەممە لەکردنەوەدا نرخی دۆلار بەرز بووەتەوە لە 125,450 دینارە بووەتە 125,550 دینار. نرخی بانکی ناوەندی هەر بە هەمان شێوە بووە 1190 دینار خستنە ڕووی دۆلار 152,394,970 دلار بووە. وە بە هەمان شێوە ڕۆژی سێشەممە لەکردنەوەی بازاڕە دۆلار 125,550 دینار بووە. نرخی بانکی ناوەندی 1190 دینار بووە بۆ هەر دۆلارێک خستنە ڕووی دۆلار زیادی کردووە لە ڕۆژی سێشەمەیە بۆ 169,706,710 دلار. و ڕۆژی چوارشەمە نرخی دۆلار لەکردنەوەیە 125,350 دینار بووە واتە بە شێوەیەکی زۆر ینی بە جیاوازێکی زۆر دابەزیوە لەکردنەوەیە. نرخی بانکی ناوەندی 1190 دینار بووە خستنە ڕووی دۆلار لە ڕۆژەیە کەمی کردووە واتە بانکی ناوەندی کەمتر دۆلاری خسووەتە بازاڕەوە کردوێتە 159,912,043 دلار. ئێمە ڕۆژی پێنجشەممە ماماوە. ڕۆژی پێنجشەممە کردنەوەیە نرخی دۆلار 125,350 دینار بووە. نرخی بانکی ناوەندی 1190 دینار بووە. بانکی ناوەندی خستنە ڕووی هەبووە بە بڕی 159,540,157 دلار واتە لە بەراورد بە ڕۆژی چوارشەممە بانکی ناوەندی توانویەتی ڕێژەیەکی زیاتر لە دۆلار بخاتە بازاڕەوە بۆ بەرزکردنەوەی بەهای دینار بەڵام ئەمە دادی نەداوە ئار نرخەکە وەکو خۆی ماوەتەوە لە 125,350 دینار.
بەڵە بەڕزان ئێمە پێشبینیشمان بۆ ئامادە کردوون دامەزراوەی پرایز وۆتەرهاوس کە دامەزراوەکی هاوبەشی ئەمریکی بەرەتانیە و سێهەمین گەورە کۆمپانیای بواری خزمەتگوزاری داراییە لە جیهان پێشبینیەکانی بۆ ئابووری جیهان لە ساڵی 2030 بۆ 2050 ڕاگەیان تێدا پێشبین دەکات چین بۆ ئەم ساڵانە ئابووریەکەی لەسەر ئاستی کۆی بەرەمی ناوخۆیی بە پێی توانای کڕین بچێتە ڕیزبەندی یەکەمەوە هاوکات هندستانیش ئابووریەکەی گەشە دەکات بەڵام بە پێچەوانەی هەموو وڵاتانەوە ئەمریکا ئابووری دادەبەزێت واتە ئاستی ئابووریەکەی دادەبەزێت لە ڕیزبەندیەکانە گۆڕانکاری بەسەر ئێمە خشتێکمان بۆ ئامادەکردوون یەکەم ئابووری واتە ئەمە ساڵی 2016ە ساڵی 2016 چین لەسەر ئاستی GDP بۆ توانایکڕین واتە کۆی بەرهەمی خۆماڵی توانایکڕین 18562 ملیار ببورن 212,069 ملیار دلار بووە ئەمریکا لە پلەی دووەمدا بووە 18562 ملیار دلار بووە هندستان 1921 ملیار دلار بووە یابان 4932 ملیار دلار بووە ئەڵمانیا 3979 ملیار دلار بووە رووسیا پلەی شەشەمی وەرگرتووە 3745 ملیار دلار بووە ئەمە بە ملیارە بەرازیل 3135 بووە ئیندۆنیزیا 3028 بووە بەریتانیا 2788 ملیار بووە فەڕەنسا 2737 ملیار بووە بەراورد بە 2030 چین پێشبینیەکان بۆ 2030 بەم شێوەیەن واتە چین پارێزگاری لە پلەی خۆیەکە لە کۆی بەرهەمی ناوخۆیی بە پێی ئاستی توانای کڕین و توانای گەشەکردنیشی هەیە چین ئەگاتە 380,008 ملیار یونە ئەمریکا ئەکاتە 234,075 ملیار هندستان 1951 ملیار یابان 5606 پلەی چوارەمی وەرگرتووە ئیندۆنیزیا 5424 پلەی پێنجەمی وەرگرتووە رووسیا بە هەمان شێوە پارێزگاری لە ڕیزبەندی خۆی کردووە لە 4736 ملیارەکە ئەڵمانیا 4707 ملیارەکە بەرازیل 4439 ملیارەکە مەکسیک 3661 ملیارەکە بەریتانیا پلەیەک هاتووەتە خوارەوە و فەڕەنسا لە ڕیزبەندی دەیەمان نەماوە بەریتانیا کاتە 3638 بۆ ساڵی 2050 دۆخی ئەمریکا خراپە بەپێی ئەو پێشبینیانەی پرایز وۆتەرهاوس چین بە هەمان شێوە ئاستی گەشەکردنی بەرهەمی ناوخۆی بە پێی توانایکڕین زۆر بووە کە کاتە 584,099 ملیار هندستان دێتە پلەی دووەم واتە پێش ئەمریکاکەوێ ئەکاتە 44,128 441,028 ملیار ئەمریکا 341,02 ملیار ئیندۆنیزیا ئەکاتە 105,02 بەرازیل ئەکاتە 75,040 و رووسیا ئەکاتە 713 ملیار مەکسیکۆ واتە مەکسیک ئەکاتە 663 ملیار یابان ئەکەوێتە پلەی هەشتەمەوە واتە ڕیزبەندێکی دێتە خوارەوە ئەکاتە 679 ملیار و ئەڵمانیا ئەکاتە 613 و بەریتانیا لە پلەی دەیەما خۆی دەگرێت بە 536 ملیار دلار. بەڵێ ئەمە پێشبینەکانی دامەزراوی پرایز وۆتەرهاوس بوو بۆ گەشەکردنی بەرهەمی ئابووری گیان بۆ ساڵی 2050 کە چین وەک وڵاتێکی گەورەی پیشەسازی
توانایمانەوەی ئەبێ لە پلە یەکەمدا ئەمریکا کەمتر گەشەی دائەبەزێت و هەندستان گەشە ئەکات بە شێوەیەکی گشتی. ئەمە پێشبینیەکان بوون بە شێوەیەکی گشتی. بەڵێ بەڕێزان، ئەمە ئەو بڕگە و بابەتانەی بەرنامەی ژێرخان بوون کە پێشکەشمانکردن لە ماوەی ڕابردوودا. تا بەرنامەیەکتر خواتان لەگەڵ و کوردستان هەر ئاوەدان بێت.